خۆشەویستان سڵاوتان لێبێ و ئێوارەتان باش، هیوای تەندروستێکی باش بۆ هەموو لایەکتان نەخوازیین. بە خۆشحاڵی و ئەم ئێوارەش بە یارمەتی هاوکارانم لە پرۆگرامێکی نوێ دەبین و میوانی ماڵەکانتان و بۆم ئێوارەش میوانداری تێکۆشەر خالید چیرۆکنووسمان کردووە کە باز لە کۆمەڵە چیرۆکی ئاسمانی سوورەکەین کە ئەما کاتە سێمین کتێبی چاپکراوی ئەم نووسەرە و یەکێک لە کتێبەکانیشی بە ناوی بەڵێ هەڵەیەک ڕووی داوە. ڕەنگە زۆر بەمان ئەو کتێبەمشمان خوێندبێتەوە و ئەمڕۆژ ئەمانێت باز لە دوایین کتێبی ئەم نووسەرە بکەین بە بزانین مەبەستی چێ لە ئاسمانی سوور. کاک تێکۆشەر زۆر بەخێر بێت. زۆر سپاس. ئێوارەت باش. باشتر بۆ ئێوە. تەندروستی چۆنە؟ زۆر سپاس. سپاس بۆ ئێوە، سپاس بۆ دەرفەتە، سپاس بۆ گەلی کوردستان. سپاس بۆ تۆش بەخێر بێ سەرچاوان. خۆشحاڵ بووین کەم ئێوارە میوانداری ئێمەت قبوڵ کرد. کاک تێکۆشەر، لە شوێنێک لە شوێنەکانە نووسیوتە من بۆ دنیایەک دەنووسم کە لێی ژیاوم یان بۆ ژیم. ئایا ئەمت پرسیارەکەم بۆ شازە بێت ئەو ڕووداوانەی ڕۆژانە کە بەسەر ژیانی ئێمەدایەت ئەتوانین بڵین هەرێکە بۆ خۆی چیرۆکێکە؟ بێگومان خۆی چیرۆک ئەو چرکە ساتەیە کە لە ژیانی هەر کەسێکا ڕوویە، ئەو بینینەیە کە کەسێک وەکو سەرنجێک بەریەکەی، وەکو بینین بەریەکەوێ، هەر چرکە ساتێک لە ژیانی هەر کەسێکە. بەڵام کاتێکە بێ بە چیرۆک بۆ خۆی چیرۆکە، بەڵام کاتێکە بێت بە ژانری چیرۆک ئەوەیە کە تۆ چۆن ئەم چرکە ساتە ئەگێڕیتەوە، تۆ چۆن بیر لەو چرکە ساتە ئاکەیتەوە ئەیکەیت وەری ئەگێڕی بۆ ژانرێکە پێ ئەوترێ ژانری چیرۆک. کەواتە چیرۆک نووسین هونەرە؟ بێگومان هونەرێکی زۆر باڵاشە. خۆی تەکنیک و شێوازی گێڕانەوە و چۆنێتی گێڕانەوە هونەرەکە دەستنیشانەکە. کاتێ تۆ بە تەکنیکێک بە هونەرێک ئەم چیرۆکە گێڕیتەوە، ئەو کاتە هونەری ئەم چیرۆکە دەرەکەوێت. ئایا ئەمە ژانری چیرۆکە یان چیرۆکیشی ئاسایی و ڕۆژانەی ژیانەکە ئێمە بەریەکەوین؟ بەڵێ، کەواتە بە سەرەتا بە ناوی کتێبەکەت دەست پێ بکەین. مەبەست لە ناوی ئاسمانی سوور چییە؟ دەستەواژەیە بۆچی ئەمە ناوی چیرۆکەکان لە خۆگرێ؟ زۆر باشە. ئەم کۆمەڵە چیرۆکە پێگاتوە لە 6 چیرۆکی پێک پەیوەندن. هەر چیرۆکێک فەزا و دنیابینی و تەکنیکی زمانی گێڕانەوەی تایبەت بەخۆی هەیە. بەڵام کاتێک هەر 6 چیرۆکەکە پێکەوە خوێنیتەوانێ وێنەیەکی گشتی و یەک چیرۆکیە بینیت و ڕووداوێکی یەک ڕوودا و لە سەرەتای چیرۆکەکە یەکەم چیرۆکەوە تا کۆتایی تا چیرۆکی کۆتاییە بینیت، ینی فەزایەکی گشتی زاڵە بەسەریان. من هەموو ئەم چیرۆکانم لە ژێر ئاسمانێکا کۆ کردێتەوە کە ناوم ناوە ئاسمانی سوور. یەکێک لە چیرۆکەکان هەرخۆی ئاسمانی سوورە، بەڵام فەزایی و کەشی ناو ئەم کۆمەڵە چیرۆکە بە تەواوەتی سوورە، بە تەواوەتی و ئاسمانی کە لە ژێریا ئەم کارکتەرانە ڕووداوە خوڵقێنن. ئایا ڕووداوەکانی ناو ئەم چیرۆکانە مەبەست لە ڕووداوی جەنگین و ئاسمانی سوورت بۆدانەوە؟ کۆمەڵە چیرۆکە باز لە جەنگێکەکە کە کارکتەرەکانی لە ناویە لە هەوڵی داپۆشینی ئەو دنیا و ئەو فەزا تاریکەیان بە هەر جۆرێک لە جۆرەکان و لە هەوڵی دروستکردنی فەزایەکی پڕ لە ئارامی و ئاشتیان و بۆ ئەو دنیاە گەڕێنکە پێوترێ دنیای ئارامی و چوزام دنیای ئاشتی. بەڵام فەزای کۆی فەزای کۆمەڵە چیرۆکەکە کارکتەرێکی سەرەکی هەیە کە لە سەرەتای چوونە ناو جەنگێکەوە تا کۆتایە و گەڕانەوەی لە ژێر ئەو سەقفەیە کە پێوترێ دنیای تاریکی جەنگ. ئەم لە هەوڵایە ئەوێت لەو دنیای بێتە دەرەوە، ئەوێ وابشانی خوێنەر باکە، ئەوێ قسەی خۆیەکە بەڕاستی لەسەر ئاشتی، لەسەر جەنگ، لەسەر عەشق. کاتێک جەنگ ڕوئەدا عەشق چییە؟ کاتێک جەنگ ڕوئەدا ئاشتی چ مانایەکی هەیە؟ کاتێک لە ناو بیر لە ئاشتیەکەینەوە لە ناو فەزایەکە کە جەنگ زاڵە بەسەریە چۆن بیرەکەینەوە؟ ئەم کتێبە ئەم کۆمەڵە چیرۆکە لە سەرەتاوە تا کۆتایی لە هەوڵی ئەوایە کە بە خوێنەر بڵێ
تەنانەت ئەم کارکتەرانە دژی جەنگن، تەنانەت ئەم کارکتەرانە لە ناو ئەم فەزا تاریکەیە بۆ ئارامیە گەڕێن، بەڵام کارکتەرەکان وەکو ئەوەی کە لە ژینگەکەی ئێمەیە بینی ومانەوە ڕوویاوە، کارکتەرەکان لە شوێنێکا کە هیوایان هەیە کە هیوا خوازن لە فەزایەکان کە خەریکە تاریکی ئیتر بە تەواوەتی ئەیان شارێتەوە ونیانەکە لە شوێنێکا کە ئەبینن تروسکاییشی ئومێد هەیە، ئەمان ئەم کارکتەرانە کەونەوە بیری ڕۆژگارە تاریکەکان دیسانەوە کەواتە هەر لەنا ئەو فەزای جەنگە ئەخولێنەوە، بەڵام لە کۆی ئەم کۆمەڵە چیرۆکە ئەوەی کە توانی و مەهەوڵ ماوە ئەوەی کە وێنەیەکی گشتیە بۆ جەنگ مرۆڤەیەتی خوێنەر هەیەی ئێمە هەمانە بیشارمەوە ونیکەم هەوڵم ماوە کارکتەرەکان وا لە خوێنەر بگەێنم کە هەوڵێن خۆیان فری و بە نەزانی بۆ ئەوەی کە ئەو دنیا ئەو فەزا تاریکە بشارنەوە. زۆر باشە کاک تێکۆشە لەناو ئەم کتێبەدا کە 6 چیرۆک لە خۆگرێ بە 6 تەکنیکی جیاواز ئەمانەت پێمان بڵیت تەکنیکەکان چین کە بەکارت هێناوە لە نووسینی ئەم چیرۆکانەیە خود لە گێڕانەوەی ئەم چیرۆکانەیە؟ زۆر باشە ئەمە ئەم 6 چیرۆکە من بەڕاستی کە بیرم لە نووسینی ئەم کۆمەڵە چیرۆکە کردەوە یەک لەو شتانی کە زۆر خۆم لەگەڵ خۆما زۆر دووبارەمە کردەوە و زۆر ئەچوومەوە سەرم چیرۆکانە ئەوە بوو کە هەر چیرۆکێک بە تەکنیک و بە گێڕانەوە و زمانی جیاوازتر لەوی تر بنووسم. کۆی کۆمەڵە چیرۆکەکە یەک ڕیتم و یەک ڕاوی و یەک شێوازی گێڕانەوەم نەبێ بۆ نمونە لە چیرۆکێکیاندا دیالۆگم بەکارهێناوە، لە چیرۆکیانە مۆنۆلۆگم بەکارهێناوە، لە شوێنەکان ڕاوی هەمووشت زانم بەکارهێناوە، لە یەکێک لە چیرۆکەکانە کە چیرۆکی ئیتالیایە جۆرێک لە ڕاویم بەکارهێناوە هەموو شتە زانێ بەڵام تەنیا لە ژوورێکە هەموو ئەو شتازانە کاتێ چێتە ژوورەکەی تر ڕاویەکەم وەکو گڵۆپێک سێر کردو کە لەو ژوورایە کاتێ ئەچیتە ژوورەکەی تر گڵۆپێکی تر گێڕەرەوەیە گڵۆپێکی تر ڕاویە و هەمان ئەو ڕووداوە ئەگێڕێتەوە کە لەم ژوورای ڕوویا هەمان ئەم کارکتەرانە کاتێک کاسنە ژوورێکی ترەوە هەمان ئەو چیرۆکە هەمان ئەو ڕووداوە چۆن ئەبینن لە ڕاستیات چیرۆکیش وەکو لە سەرەتاشەوتم هەر ئەوەیە، یعنی تۆ چۆن ئەم چرکە ساتە چۆن ئەم ڕووداوە کەیت بە بیری تۆیاوە نیە چۆن ئەیگێڕیتەوە چۆن ئەمە ئەنووسیت چۆن ئەماکەی بە چیرۆکێکە لە ژانری چیرۆکات جێ بێتەوە و دواتر پێوترێ هوەری گێڕانەوە بەڕاستی من ئەمەم کردووە هەر چیرۆکێک بە تەکنیک و بە زمانی جیاواز ئەم کۆمەڵە چیرۆکەم نووسیە کەواتە ئەم تەکنیکە جیاوازانت بەکارهێناوە ئایا لە نێوان گێڕانەوەی ئەم 6 چیرۆکەیە هیچ هێڵێکی هاوبەش هەیە یاخود کارکتەرێک هەیە کە لە کۆتاییدا چیرۆکەکان پێکەوە گرێبات؟ بێگومان پرسیارێکی جوانەوە من یەکێک لەو تایبەتمەندیانی لەم کۆمەڵە چیرۆکی منە هەیە ئاسمانی سوور ئەوەیە کە من چیرۆکی پێکپەیوەندم نووسیوە جگەلەوەی کە هەر چیرۆکێک بە تەنیاکەی خوێنیتەوە و دنیابینی و فەزای تایبەتی خۆی هەیە و ئەتوانی چیرۆکی پێشەم شتێک چیرۆکی دووەم خوێنیتەوە بەڵام بۆ پرسیارەکەی تۆ من ئەم کۆمەڵە چیرۆکەم بەڕاستی وان وسیوە کاتێک تۆ لە سەرەتاوە ئەم کۆمەڵە چیرۆکە لە چیرۆکی یەکەمەوە کە ئەی خوێنیتەوە تا کۆتایی چیرۆکی شەشەم کاتێک بە ڕیزبەندی خوێنیتەوانێ و ئەگەر بە ڕیزبەندیش نەیخوێنیتەوە بەڵام بە ڕیزبەند بیخوێنیتەوە تەسەورەکەم ئەو فەزا گشتیە ئەو دنیا گشتیا بینی کە هاوبەشە لە هەموو چیرۆکەکانە لە چیرۆکی دووەمە کۆمەڵێک ڕووداو هەیە ڕوونکردنەوەیە بۆ چیرۆکی یەکەم کارکتەر لە چیرۆکی یەکەمە لە شوێنێکە ئیتر ئەرکەکەی کۆتایی پێێت بەڵام بۆ ئەوەی بزانیت ئەم کارکتەرە چی بەسەر هاتووە تۆ لە چیرۆکی یەکەمە بە ئاسانی ینی وا ئەم چیرۆکانم نووسیوە لە چیرۆکی ئەمە خوێنەر تێرکە دەزانی هەر بێ واش بێ بەڕاستی وتر تەواوەت کێشەی نەمێنێ بەڵام کامێرەکەم بردۆتە شوێنی تر بۆ هەمان کارکتەر لە چیرۆکی پێنجەما بۆ نمونە هەمان کارکتەرم هێناوەتەوە شتێکی زیاترم لەسەر ئەم کارکتەرە بە خوێنەر وتووە بۆ ئەوەی کە کاتێک خوێنەرێک
کۆمەڵە چیرۆکەکە کۆی کۆمەڵە چیرۆکەکە خوێنێتەوە هەست بەو پەیوەندیە پتەوە بکە لە بینی و لە نێوان هەر شەش چیرۆکەکە کەواتە هەر شەش چیرۆکەکە جگەلەوەی هەر چیرۆکە و فەزا و دنیابینی و کارکتەر و ڕووداوی تایبەت و سربەخۆیە بەڵام کۆی کۆمەڵە چیرۆکەکە کە ئیخوێنیتەوە یەک کارکتەرە کە لە سەرەتای چیرۆکەوە تا کۆتایی چیرۆکەکان لەگەڵ تا ئامادەیی هەیە لە شوێنێکە کاتێکەونیشە دوایی تۆ تێ ئەگەی کە ئەمە خۆی ژێڕارەوەیە خۆی نووسری ئەم چیرۆکەیە لە ناو ئەو چیرۆکەیە بۆیە بوونی نییە لەم چیرۆکەیانە. زۆر باشە باسی خوێنەرت کرد ئایا ئەم کتێبەی تۆ هەموو کەسێک بەبێ جیاوازی تەمەنەکان ئەتوانێت بیخوێنێتەوە و ئایا ئەگەر کاتێک ئەی خوێنێتەوە خوێنەر ئەتوانێت بە ئاسانی لەم چیرۆکانە تێبگات یاخود ئەو خاڵە هاوبەشەی کە باسمان کرد لە نێوان شەش چیرۆکەکەدا لی تێبگات لە کۆتاییە؟ ئەم کۆمەڵە چیرۆکە و هەر نووسینێکی تر وەکو ئەیج بڵێ ینی وەکو تەمەنی خوێنەر بڵێ خوێنەرێکە تەمەنی 14 ساڵەوە نییە 13 ساڵە بەڕاستیە بێ کۆمەڵە چیرۆکی بخوێنێتەوە کە زیاتر بۆ مێردماڵانەوە نییە ئەم کۆمەڵە چیرۆکی من بۆ خوێنەرە ئەزانی بۆ ئەوەیە کە عاشقی کتێبە بۆ ئەوەیە کە خوێنەرە بۆ یە کە ئەزمونێکی هەیە لەگەڵ خوێنەرە جدیەکان بۆ خوێنەری جددیە و ئەتوانم بڵێم بۆ خوێنەرێکی شەکە یەکەم جارێتی کتێبێ بەدەستەوەگرێ بەڵام ئەگەرۆکو تەمەنەکە سەیریکەی بێگومانە بێت لە تەمەنێکی پێگەیشتووە بێت کتێبەکەی تۆ بێ بۆ نوخبە بێت نەک بۆ نوخبە بەمانای بڵێ بۆ نوخبە بێ کەسێکیش کە سەرەتاکە یەکەم جارێتی ئەم کۆمەڵە چیرۆکە خوێنێتەوانێ ئەتوانێت ئەم کۆمەڵە چیرۆکە بخێنێتەوە بەڵام لەسەر ئەو ینی ئەو قسەی تۆ کە ئەڵی بۆ نوخبە بێ ئەگەر نوخبێک ئەم کۆمەڵە چیرۆکەی من بخوێنێتەوە باشتر لەو دنیاە تێگا کە من بۆی ئەنووسم باشتر لەو تێڕوانی من تێگا کە من مەبەستم بۆ لەم کۆمەڵە چیرۆکەیە ئاماژەی پێ بەم یان بینووسم کەواتە بەڵام کاتێک کۆشار ڕەنگە خۆشمانەوەمان بەسەر هاتوێ لە تەمەنێکی دیاریکراوە بەتابەت تەمەنی هەرزەکاری کاتێکە زیاتر ئەو تەمەنە کتێبی ڕۆمانەکان یاخۆ چیرۆکەکانە خوێنەوە دانیشە نەگرین بە دیارێ و بێ ئەوەی کە تێبگەن لە ناوڕۆکی کتێبەکە ڕەنگە مەبەستت هەر ئەوە بێدانی هەموو تەمەنێک نەتوانێت تێبگا لە گرنگی چیرۆکەکان و لە گرنگی کتێبەکەش ئەزانی چۆنە ئەوە من بەڕاستی ئەنی حەز ناکەم باسی تەمەنکەم بۆ تەمەنێک ینی هەرچەنە وتیشم بۆ تەمەنێکە بێ بەڕاستی پێگەیشتوو بێ بەڵام پێم باشە باسی خوێنەر بکەین ئەنی چ خوێنەرێکە توانێ ئەم کتێبە بخوێنێتەوە و وەکو ئەوەی کە من بیرم لێ کردوێتەوە وەکوی کە من نووسیومە وەچی ئامانجێک نووسی وەنیە تێبگات ئەم چیرۆکە بتوانێت لەگەڵیا بژی بۆ خوێنەرێکە کە ئەم کۆمەڵە چیرۆکە بۆ خوێنەرێکە کە عاشقی خوێندنەوەیە کە عاشقی ژانری چیرۆکە کە حەزەکات چیرۆک بخوێنێتەوە و تەسەورەکەم ئەمە لیڤڵێکی ئەوەنە بەرز و قورسیش نییە خوێنەرێکە کۆمەڵە چیرۆکێکی خوێنێتەوە دووەم کۆمەڵە چیرۆک ئەم کۆمەڵە چیرۆکە بێ تەسەورەکەم چکە من زۆر دژی زمانی ئالۆزم زۆر و زۆر دژی ئەوەم کە خوێنەر کاتە بێ لە نووسینەکانیشتا زمانی ئالۆزە بەکار نەهێنابێت بێگومان بەکارم نێناوە بێگومان چونکە هەندێک لە خوێنەرانیش ڕەنگە کێشەی ئەویان هەبێت یاخود بێزارە بن لە خوێندنەوەی کتێبێک لەبەرەوەی کە زمانەکە زۆر ئالۆزە یاخود تا ڕادەیەک ئالۆزە بۆ ئەو قورسات لێ تێگەیشتنی کەواتە هەر لەسەر و ئالۆزی و لەسەر چیرۆکە با بەردەوام بین بۆچی هەموو کەسێک ناتوانێت چیرۆک بنووسێت ئایا ئەوە نەقورسە نووسینی چیرۆک یاخود جیاوازی لەگەڵ نووسینی ترا چییە؟ زۆر باشە ئەوە پرسیارێکی زۆر جوانە لە سەرەتا ئەگەر بڵێم نووسین نووسەر بوون ینی نووسەر بوون هەر کەسێک کە خوێندنەواری هەبێت ینی بتوانێت بنووسێ بتوانێت بخوێنێتەوە وەکو خوێنەواری بەڕاستی توانێت بنووسێ بەڵام چۆن ئەنووسێ چی ئەنووسێ چیرۆک هەر کەسێک دەتوانێت بچێتە پشت مێزێکەوە بنووسێت دەزانی بەڵام ئەو کاتە پێی ئەوترێت چیرۆکە
لە ڕەگەزەکانی چیرۆک تێگا نیە وەکو شاعیرێک کاتێک ئەڵێ شاعیر ئەڵێ لە چی کاتێکا شاعرە توانی بنووسێت لە کاتێکا کەرکەمە بارودۆخێکی تایبەتی خۆمەوە یاخود بە کۆڵی ئیلهامێکم بۆ بێت یاخود بە شتێک کاریگەری بم ئەتوانم شعر بنووسم ئایا لە چیرۆک نووسینی شا بە هەمان شێوازە؟ زین چۆنە سا بۆ نمونە دارتاشێک هوەرە دونەری دارتاشی هوەرێکە بۆ خۆی پارچە تەختەیەکە هێنێت لەم پارچە تەختەیە ئەوە دروستەکە کە ئەیەوێت لە خەیاڵایەتی بەڵام چیرۆک نووس لەگەڵ پارچە کاغەزێکی سپیە ڕوبەڕوە بێتەوە هیچی تیانە پارچە تەختەیەکی نییە بەڕاستی یعنی لەوە هەڵی کۆڵێ و شتێک دروستکە لەگەڵ پارچە کاغەزێکی سپیا ڕوبەڕوە بێتەوە لەبەر ئەوە سەختە لەبەر ئەوە چونکە کاتێک تۆ چیرۆک ئەنووسیت بەر لەوە تۆ بێ ئەزمموی خوێندنەوەت هەبێ و دواتر ئەبێ باگراوندێکی معریفیت هەبێ دواتر ئەبێ ئاگاداری ڕەگەزەکانی چیرۆکبی ئەبێ ئاگاداری تەکنیکی چیرۆکبی ئەبێ ئاگاداری چیرۆکی دنیابی چیرۆکانی دنیابی ئەبێ ئاگاداری چیرۆکی نەتەوەقی خۆت بی مێژووی چیرۆکی شەرتە ئەوەی کە نووسەر بێ یاخود چیرۆک نووس بێت ئەبێتە چیرۆکی هەموو کەسێک هەموو نووسەرە بخوێنێتەوە بێگومان ئەبێت بۆی کە ئاگادار بێت بێگومان ئەبێت چیرۆک نووس بێگومان ئەبێت نووسەر خوێنەر بێ نووسەر ئەبێت 100 لاپەڕە بخوێنێتەوە ئەنج لاپەڕێک بنووسێ زۆر باشە کاک تێکۆشار هەندێک کاتە چیرۆک نووسەکان ئەتوانین بڵێن بەگشتی چیرۆک نووسە عالمیەکانیش کاتێک کە چیرۆکە نووسن بەشێکی ژیانی خۆیان لە نێو چیرۆکەکانە نووسنەوە ئایا تۆوەت کردووە لە نێو چیرۆکەکان تا هیچ کاتێک هیچ بەشێکی ژیانی خۆت تێکەڵی ناو چیرۆکەکانی خۆت کردووە؟ ئەوەژە پرسیارێکی جوانە من وەکو لە سەرەتایە تۆش ئەو ئاماژەت بەوەدا کە پێشتر من ئەو قسەم کردووە من بۆ ئەو دنیا ئەنووسم کە تیا ژیاوم و بۆ ئەو دنیا ئەنووسم کە بۆی ئەژیم بێگومان نووسین هەرنووسین بە تایبەتی چییە؟ ئەو واقعەیە ئەو چرکە ساتەیە ئەو ڕابردووی تۆیە ئەو ژیانی تۆیە ئەو مێژووی تۆیە ئەو خەیاڵی تۆیە ئەو دنیابینی تۆیە ئەوەیە کە لەگەڵ تۆیان ڕوویاوە ئەوەیە کە بە هیوای ڕووبا دەزانی من لەم کۆمەڵە چیرۆکەیە بێگومان دەستم بردووە بۆ بەشێک لەو شتەی لەو ڕووداوانی کە لە ژیانی منە لە ڕابردووە ڕوویاوە بەڵام ئەرکی نووسەر ئەوە نییە واقع بێنێتە ناو ئەم ژانرە زۆر شیرینەوە ئەم ژانرە زۆر خۆشەویستەوە کە پێوترێ چیرۆک چکە ئەو کاتە لە ژانری چیرۆک دەرەچێ ئەتوانین پێی بڵێن یاداش ئەتوانین پێی بڵێن یادەوەری نامە شتێکی ئاوە نیە تۆ ییت ئەم واقعا وەکو لە سەرەتا شاوتم ئەو چرکە ساتەیە کە بەر تۆ کەوتووە کە ڕوویاوە لەگەڵ تۆیە کە لەگەڵ یاژیاوی کە بۆی ئەژیت بەڵام بە تێکشکانی ئەو واقعا نووسەر بەڕاستی ئەبێ ئەو واقعە تێک بشکێنێ بەڕاستی ئەبێ ئەو ڕووداوانی کە ئەیبینێت کە هەستی پێەکە بیهێنێت ئەوەی کە لە ژنگەکە ڕوویە ئەوەی ئەزمموی کردووە بیهێنێت بەکاری بێنێت بەڵام بە تێکشکانی ئەو واقعە باسی ئەوەت کرد ئەبێ هەست بە ڕووداوەکان بکەیت هیچ کاتێک هیچ لایەنێکی ژیان هەیە کە ئێمە درکمان پێ نەکردبێت و لە ڕێگەی خوێندنەوەی چیرۆکێک یاخو لە ڕێگەی نووسینی چیرۆکێکەوە هەست بە لایەنی ژیان بکەین بێگومان زۆر بەشی زۆر پنتی شاراوە هەیە لە ئێمە ئازانی لە ڕێگەی خوێندنەوە ئێمە درکی پێکەین خوێندنەوە چیەوە ڕەنگە کۆمەڵێک ڕووداو هەبێ لە ژیانی توێە ئەو ڕۆژەی ئەو کاتی کە بەسەرت هاتبێت لەو تەمەنەیە لات ئاسایی بێ بەڵام کاتێک ئەبێت تۆ بە چیرۆکیا خۆت لە چیرۆکێکە هەمان وێنەدانەوەی ئەبینی تۆ لەسەر خۆت هەستی پێیەکی ئایا چەند گرنگ بۆ سێکە بۆ کەسێک چیرۆکێکە تۆش لەو کاتەیە باخێکی وات بۆ دانەناوە بێگومانەوە زۆر جوانە و بیرۆکێ و بیرکردنەوە ئەو پنتە ئەو چرکە ساتە کە لە ژیانی تۆیە کە ڕوویاوە ئێستا ییت لە کتێبێکە لە نووسینێکە ئەمە خوێنیتەوە هەستی پێکەی درکی پێکەی ئەو لایەنە ئەو دنیابینی ئەو چرکە ساتە ڕۆژ نکاتەوە لە تۆیە لەوانەیە جگە لەوەی کە لە ڕابردووی تۆیە ئەمە ڕوویا و تۆ ئێستا لە ڕێ ئەم تێکستەوە لە ڕێ ئەم نووسینەوە لە ڕێ ئەم چیرۆکەوە تۆ بەرەو دنیاەکەویت و واد لێکات تۆ ئەم چیرۆکەت خۆش بێ بە پێچەوانەشەوە
ئەوەی کە ڕوشی نێاوە زۆر سەرکەوتوو بوو کەواتە ئەوەش ڕامەکێشێت بە پرسیارێکی کە ئایا چیرۆک تەنها بێت ئەو ڕووداوانە بێت کە لە ڕابردووە ڕویانیاوە یاخود وەکو فیلمێک ئەتوانین داهاتوی خۆشمان پێشبینی بکەین یاخود لە چیرۆکێکە بیکەین بە چیرۆک و بیان نووسینەوە. چیرۆک هەم ڕابردووە هەم ئێستاە هەم داهاتووە. بۆ من وەکو خوێنەرێک کاتێک ئەم کۆمەڵە چیرۆکە خوێنمەوە داهاتووە. بۆ تۆ کاتێک ئەم کۆمەڵە چیرۆکە خوێنی تۆ ڕابردووە بۆ کەسێکی تر لە ئێستاە ڕێک خودی ئێستاە کەواتە چیرۆک نەک بە تەنیا ڕابردوو و داهاتووشە و هەوڵدانە بۆ بینینی ئەو داهاتووەش هەوڵدانە بۆ بینینی ئەو بەیانیەش کە هێشتا نەهاتووە نیە وەک چۆن ڕوونکردنەوەی و تێگەیشتن و هێنانەوەی ئەو ڕابردوویەکە لەگەڵ توایە لەگەڵ خوێنەرەکە تا ڕوویاوە. زۆر باشە. کەواتە ئەم چیرۆکانە یاخود ئەم کتێبە چیرۆکی تۆ بینەران کە کاتێک سیرمانەکەن یاخود خوێنەرە ئەزیزەکان کاتێکە کتێبێکە بینن ڕەنگە پەرۆش بن بۆی بزانن ئەم کتێبە لەکوێ دەستەکەوێت پێمان بڵێ بزانانی ئەم کتێبی تۆ لەکوێ دەستەکەوێت چۆن خوێنەران بتوانن بەردەستیان بێت و بخوێنەوە. زۆر زۆر سپاسم کتێبە لە هەموو شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستانە دەستەکەوێت ئێستا لە هەولێر لە دوهۆک لە سلێمانی لە کەرکووکی خۆشەویست لە هەموو شار و تەنان لە شارۆچکەکانیش لە زۆربەی کتێبخانەکان بە خۆشحاڵیەوە ئێستا بەردەستە و خوێنەرانی ئازیز دەتوانن کە بەدەستی بێنن. زۆر باشە. کەواتە پێمان بڵێ کاکتێ کۆشەر خۆی هەوڵی داوە ببێ بە نووسێری چیرۆک یاخود ببێ بە چیرۆک نووس یاخود لەژێر کاریگەری چیرۆک نووسە ناوخۆییەکان بێ یاخود چیرۆک نووسەکانی وڵاتانی دیکەیە. هیچ کاریگەرییان لەسەر دروستکردنی چیرۆک نووسێک هەبووە؟ سەرەتای نووسینی چیرۆک لای من ئەزانی وەکو خەونێک سێرمە کرد وەکو شتێکە من هەستەکەم ئەم ژانرم خۆشەیە و لە ئەنجامی خوێندنەوە ئەمە ڕوویا بەڕاستی بێگومان خوێندنەوە بەڕاستی و بە ئێستاشۆ من خۆشبەختانە خوێنەرێکی زۆر باشی بە تایبەتی چیرۆک و ڕۆمانم و لە سەرەتاشە خوێندنەوە زۆر گینی کردم ینی زۆر هەوڵیا بەڵام پێت وایە بێ خوێنەرێکی باش بیت ئەنجابی بە نووسەرێکی سەرکەوتوو زانی بە تەنیا خوێندنەوە نا خوێنەری زۆر جدیمانێ بەڵام یەک دنیا خەیاڵ و دنیابینی جوانی شێ بەڵام سێرەکی پڕەبێ ئەو کەسەکار خوێنێت پڕ ئەبێت حەزەکات ئەوەی کە پێیەتی بیکاتە سەر پارچەکە خەزێک ئەزانی چۆنە ئەوشتا خوێنەری جدیمانێ خوێنەرمانێ زۆر جدیە زۆر وەکو خۆری کتێبە ئەزانی ینی بەرداوام خەریکی خوێندنەوەی و زۆر خەیاڵ و دنیابینیشی هەیە بەڵام کاتی ئەچێتە سەر و کاغەزە کاتی ئەچێت چیرۆشێک بنووسە ناتوانێت بینوسێ بۆ لەبەرەوەی بەڕاستی بە تەنیا خوێندنەوە بەس نییە بۆی تۆ بتوانی کۆمەڵە چیرۆکێک بنووسی کە لە ئاستی چیرۆکە باشەکانە بێزانی شتێک هەیە لە ئینسانەکە هەیە پێڵەن لەوانێ پێی بڵێن بەهرەوە ئەزانی لەوانێ پێی بڵێن بەهرە لەوانێ پێی بڵێن خولیایەکە کە لە توایە شتێکەکە لە توایە دنیابینی تۆیە و حەزی تۆیە خەیاڵی تۆیە عشقی تۆیە بۆ ئەم ژانرەکە بۆ نمونە پێی ئەوترێت چیرۆک بۆ هەموو ژانرەکانی تریش ئەمە ڕاستە کەواتە بە تەنیا خوێندنەوە نا بە تەنیا خوێندنەوە کۆمەکت ئەکا خوێندنەوە کۆمەکت ئەکا کۆمە وەکو ئەڵێن بێگومان وەکو ئەڵێن خوێندنەوە ئاوی نووسینە من پێشتریش ئەو قسەیەم کرد ئەبێ 100 لاپەڕە بخوێنیتەوە بۆی بتوانی لاپەڕەیەک بنووسی پێی بڵێن چیرۆکێکی سەرکەوت و چیرۆکێکی هونەری زۆر باشە کاکتێ کۆشەر ئێمە زۆر خۆشحاڵ بووین کە میوارە لەگەڵ بەڕێستا بووین زۆر سپاس بۆی کە دووبارە میوانداری ئێمە قبول کرد هیوای سەرکەوتن بۆ خوازین ئەگەر شتێکیش هەبێت لە کۆتایە فەرموو زۆر سپاسدانەکەم زۆر دڵخۆش و مرتاح بووم لەم بەرنامەیە بەڕاستی سپاس بۆ تۆش سپاس بۆ گەلی کوردستان سپاس بۆم دەرفەتە و سوپاسدانەکەم هەربژی هیوای سەرکەوتنە بۆ خوازین و سپاس بۆ ئێوەش کە هەتاکوی ئێستا بینەرمان بوون هەتاکوی ئارێکی دیکە ئاسوودە بن.